بالتأكيد ئەم داخستنە ئەبێتە گەورەترین پێشەلکاری بەرامبەر بە یەک بەرامبەر بە دۆخی ژند و بەرامبەر بە ڕۆشنبیری کە ئێمە سلێمانی شاری ڕۆشنبیری و سێش بەرامبەر بە دەستگای میدیاکان کە ئەمە پێشەلکارێکی گەورەی بەرامبەریان کراوە و نابێ بەو شێوە بێ ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕا بەداخەوە دەستی دەرەچی لەناو ئەم وڵات ئەم هەرێمەدا هەیە بە کەیفی خۆی یاری ئەکا بە مقدسات و کەرامەتی خەڵکەکە بۆیە ئەکرێ ئەم دەستی دەرەچیە نەمینێ وەکال لەسەرەوە بکرێ کورد خۆی بەهێز بە خۆی پشتیوانی بەخۆیەوە بێ نەک پشتیوانی بە هێزێکی دەرەچی هەبێ کە دەستێوەردانێکەکە لە دەرەنجامی ئەمە گەورەترین زەرەر لە دۆخی کوردەیەت. بەتەکیید ئەوبوو داخرا چونکە ژنان دائیم دەنگیان ئازادە ژنان لەوێ بوێرانە قسەی خۆیانە کردووە ئەوەی هەبوو تەنها ئەو دەستگایە هەبوو کە بەڕاستی یعنی تاکە دەستگایە کە بتوانێت ژنان بە ئازادی خۆیان قسە بکەن و دەنجی خۆیان بڵند گۆی دەنگیا ژنان بوو ئەوێ بەداخەوە کە داخراوە ئەوەیە کە بەڕاستی نایەنەوێ ژن هیچ کات دەرکەوێ نایەنەوێ ئەو ژنە چالاکەوانە ئەو ژنە بوێرانە ئەو ژنە سیاسیانەی کە توانای دەرکەوتنی هەن توانای ئەوانە دۆخی ژن بەرەو باشتر بەرەو عقارێکی باشتر بەرن نایەنەوێ ئەمە هەبێیانەوێ ژنان بە بەردەوامی ژێردەستە بن و ژنان بە بەردەوامی چەساوە بن و ئەوەی کە ئەو دروشمانەی کە هەیەە کە باسی ئەەکەن ژنی وەی کۆمەلگایە ئەمانە بە دروشمە بەکارێنێ لە بەتەکی ژنان بوێرن ژنان ئازان ژنان دەنگیان ئەڕوات بۆیە لەوە بەڕاستی دەسەڵاتەکان لەوە ئەترسێن کە ژنان بە تەواوەتی ئازادی خۆیان وەرگن و بتوانن دوا ڕۆژ ئەم کۆمەلگایە بەرەو عقارێکی تر بەرن بەرەو باشتری بەرن بەرەو گۆڕانکاریەکی ڕێکی ڕیشەیی ببردرێ ئێمە ئەزانی ژنان دەچەوسێڕێنەوە ئەو ژنانێک کە چالاکەوانن زۆرترینیان ئەو ژنانی چالاکەوان ئەو ژنان سیاسیانەی کە دەنگیان هەیە ئەبینێن لە زۆربەی لایەنەکان زۆربەی کەناڵەکان و زۆربەی ئەوانەی کە پشتیوانی ئەکرن لە لای حیزبەکانەوە تەشیری دنیایان پێکرێت ئەوە چیمان پێڵەوە پێمان ئەڵێ هەن ئێوە هەن بەڵام ئەوەی کە کرا بەرامبەر بە دەستگای میدیای ژن ئەمە قوبوڵ ناکرێت پێشەلکاریە بەرامبەر بە مافی ژن بەرامبەر بە دەنگی ژن بەرامبەر بەو ژنە چالاکەوانەیە ئەوەی کە دەکرێت ئەوەیە کە ئەم دەسەڵاتە نایەوێ ژنان لە کۆمەلگا گەشە بکە نایانوێت دۆخی ژن بەرەو چارەسەر بڕۆ نایانوێت ژنان دەنگیان هەبێ بۆ ئەوەی هەمیشە ژنان چەساوە بن ژێر دەست بن ژنان ئەتوان گۆڕانکاری لە کۆمەلگا بکەن ئەوەی دیومانە ئێمە کە شەروانان شەڕێکەکەن و چۆن دۆخی بەڕاستی پارتەکان یعنی گۆڕانکاری پێسەدای هێناوە ئەمە لەوە ئەترسێن کە ژنانی ئازادی ئێرەش بە تەواوەتی بتوانن ئەو گۆڕانکاریە بکەن و لە دام و دەستگا و دەسەڵاتەکانی خۆیان بڵێن لابرێن و ژنان زیاتر کار بکەن لەسەرەوەی کە خۆیان زیاتر کار بکەن بۆ ئەوەی کە ئەم دەنگەی ژنانە بڕوات بگات ترسی ئەوەیان هەیە بۆیە ئەوەی دەبینین کە زۆرترین شت لە ژنە درێ تۆ هەر ئەمە مەبینێ ینی زۆرم پێسەیرە شەرق ئەوسەد بە ئام وایە یەکەم شت کە سووریا تەحریر بوو مەلەفی ژنیان هێنا گۆڕەوە ئیشان لەسەر کرد کە ئەمە خۆی لە خۆت پێشەلکاریە کە وەختی خۆی ئەگەر ئەسد چەند دیکتاتۆری بێ بەڵام مەلەفی ژن بەردەوام یعنی هەبوو ئیشی هەبوو لەوێ دێ ینی کۆمەڵە شت هەیە گۆڕانکاری تیاکرێ بەسەر ژنانەوە بۆیە ئەمە قوبول کراو نییە ژن هەمیشە دەنجی بڵندە و ناکرێ دەسەڵاتێک دروشمی گەورەی هەیە بەڵام کردداری هیچی نییە ئێمە ئەبینین لە 8 مارس لە 25 نۆڤەمبەر دروشمی زۆر بەرز بڵاو بەرز دەکرێتەوە بەڵام کردداری لەگەڵ نییە ئێمە ئەمانەوە کرددار بێ نەک دروشم بێ ژنان ئەیانەوە کرددار بێ نەک دروشم بێ هەمیشە ئێوە لە دەستگای میدیایی ژن بە بەردەوام باسی کوشتنی ژنان کراوە بەردەوام باسی ئازادی ژن کراوە بەردەوام باسی خاک و نیشتیمان کراوە نایەنەوێت ئەمە هەبێت نایەنەوێ هەبێت چونکە وەکو پێم وتی دەستێکی دەرەکی هەیە کە نایەوێ ئەو ژنانە بە تەواوەتی مافی خۆیان وەرگن و ئەو دەستە درایچێش لە ژنەوە دەست پێ دەکات لە ژنەوە چۆن پێشتر لە سنوورەکان دەستی پێکرد دوایە بە درۆن دوای ئەوە وردەوردە هاچی کەناڵەکان ئەوجا دەست پێ دەکەن بۆیە ناکرێ ئەمە بێمە دژی ئەوە وەستینەوە و ئەبێ دەست بەجێ ئەمە ڕاگرن ئێمە پێمان دەڵێن شاری ڕۆشنبیری کە شاری ڕۆشنبیری بێ دەستگای میدیا لێ داخرێت کەواتە ڕۆشنبیریەکەمان لەکوێدایە بۆیە ئەبێ ئەمانە دروشم نەبن ئەمانە ئەبێ حقیقت بن واقع بن ئیشی لەسەر بکەین ئەوەی کە ئێمە دەمانەوێ هەمومان کە کورد یەکنەتەوەین فەرقی ئێمە نین لە باشوور لە باکوور لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات ئەوەی دەمانەوێ بەهێز بین ئەبێ یەکگرتو بین
ئەبێ یەکگرتوو بین، ئەبێ یەکدەنگ بین، ئەبێ بەیەکەوە پشتیوانیەکەین ئەمەی ئەمڕۆ لە ڕۆژ ئاوا ڕوویداوە پێشتری لە باشوور ڕوویە ئەبێ ئێستا ئێمە پشتیوانی ڕۆژاوا بکەین لەوە چکە ئێمە ڕۆژهەڵات وەخت خۆی پشتیوانی کردین بۆیە ئەکرێ ئێمە لە دەستگاکانی میدیاکانی ژنانەوە دەست پێ نەکەین بەڵکو لە پێشەلکاریەکانی کە بەرامبەر گەلی کورد دەکرێت دەست پێ بکەین و ڕەدی دەینەوە. بەجددی من وەکو خۆم دڵسۆز زەنگەنە زۆر لە کەناڵی ژنتیفی بەشداریم کردووە لە بەرنمەکانی زۆر بە بەرنمەکانی بەشدارم کردەوە و دیدی ژنیش زۆر بابەتێکی باشە و زیاتر توانای ئەم ژنە ئەخاتەڕۆ زیاتر پشتیوانی ژن ئەکا لەم بابەتە بۆیە ئەبینم کە ژن تیڤی هەر ئەو کەناڵەیە کە هەمانە کە بتوانین دەنگی خۆمان بە ئازادانە بەرینە دەرەوە من وەکو خۆم چالاکەوان وەکو هەڵوێستی ژنانیش دژی ئەم بڕیارم و داواکەرم دەست بەجێ دەسەڵات بێتە سەرخەت و ئەو نایاساییە ڕاگرێت چونکە بە هەموو پێوەرێک ئەوە نایاساییە بەرامبەر بە دەستگایەکی میدیای ژن کراوە ئێمە وەزارەتێکمانە بۆ وەزارەتەکەشان حەل کرد دوای ئێمە لژنەیەکمان هەبوو لە پەرلەمان لژنەکەشان حەلکردی ژن ئێستاش دەستگایەکی میدیایمان هەیە ئەویانەوە ئێوەش حەلکەن کە ئەمە خۆی لە خۆی و گەورەترین پێشانکاریە بەرامبەر بە ژن نەکرێ بۆیە دەست بەجێ داوا ئەەکەم ئەمە ڕاگیرێ و ئێمە شاری ڕۆشنبیریمان پێداڵە با شاری ڕۆشنبیری نەبێتە شاری دیکتاتۆری.